ئیسا ڕیفراندۆمێ لە سەربەخۆیە لە هەرێمێ ئەنجام دەدەین. ئەڤە گوتنە ئەندامەکێ شاندا پارتیە دە جوینە یەکەتی و پارتی و شاندا حکوومەت و سەرۆکاتیە هەرێمێ دەگەل کۆنسوڵ و نونەرێن وڵاتان لە هەرێما کوردستانێ. دوێ جوینێدا سی کۆنسوڵ و نونەرێن وڵاتان ئامادە بوون. نونەرێ شاندا پارتیژی بە حەژوەیەکێ کێرکو بە فەرمی خواستەکە هەرێما کوردستانی بۆ ڕیفراندۆمێ گەهاندنە نونەرێن وڵاتان و ئیساڵژی ڕیفراندۆمێ ئەنجام دەدەن. گۆتژی پێویست ناکە ئێدی لە بەندا بجیکردنا مادەیە 140 بن ji ber ku rîfrandom xwe cîbicîkirina madeyê ye. Min li zêtir narim li ro ke li mawî 10 sala bepê ew tewazunê qîwayekê heye madeyê 140 cêbecê nekira her eweş nabigire paş hêrişî Daeş li ser navçekanî Kerkûk û navçeyên tirî Kurdistan hiç hengavekî ciddî me nebînî berew cêbecêkirinî ew madeye ئیتر باوەڕ ناکەم پێویستکە ئێمە خۆمان دەردی کورد دەڵێ بۆ بخڵافێنین مادەکەمان بۆ جێبەجێکردن یا جێبەجێ نەکەن. ڕفراندۆم خۆی جێبەجێکردنی ئەومان. نونەرێن وڵاتان لە هەرێمێ لەسەر پرسا ڕیفراندۆمێ دەبێژن دەبە ئەو پرسژێ سەرکردەیەن کورد وەرەکردن کو ڕیفراندۆمێ دخوازن لەسەر پرسا سەرخوابوونێ یان نە ji ber ku dawî car biryar li cem wan e. Barez Konsolê Welatê Sudan qisê êwe çi ye? سەبارەت بە ڕیفراندۆم و سەربەخۆی هەرێمی کوردستان ئایا ئێستا گونجاوە بۆ سەربەخۆی کوردستان؟ دەبێ ئەم پرسیارە لە بەرپرسانی هەرێم و حکوومەتی هەرێم بکەن چونکە تەنها ئێمە لێرە میوانین دەبێ کورد خۆی ئەم بڕیارە بدات. لەسەر سەردانا لیژنەیە هەفبەشیا پارتی و یەکەتی بۆ جەم ئالیان لەسەر پرسا ڕیفراندۆمێ ڕۆشنووری شاوەی سێگۆت لەسەر سەردانێن خوا بەردەوام دەبن و گۆتژی جێداخەیە برادرێن گۆڕان ئامادە نەبوون لەسەر پرسا ڕیفراندۆمێ پێشوازیە لەوان بکەن لێ نێرینا وانژی لەسەر ڕیفراندۆمێ خراپنینە و ئیجابیە. ئێمە خۆمان بە ساحب مبادرە نازانین وەکو وەفد ئێمە و یەکێتی ئێمە داوا ئەکەین لەلایەنەکانی تر بێن لەگەڵمانە پێکەوە با ڕیفراندۆم هەستین و بەداخەوە برادرانی گۆڕان ئامادە نەبوون گفتوگۆمان لەگەڵا بکەن دەربارەی ڕیفراندۆم بەڵام ئەوەیش کە بە ئیجابیە کە هێشتا بە ئیجابی لەقەڵەمەدەی برادرانی گۆڕانیش نیانوتووە ئێمە دژی ڕیفراندۆمین. پشتی جوینا هەردوو مەکتەبێن سیاسیên پارتی و یەکەتی لە دوی vêmehê لیژنەیەکە hevbeş بۆ سەردانا ئالیان هات پێکانین هەیە ku digel wanda persa ڕیفراندۆmê gotûbêj bikin û سەردانا یەکگرتو و کۆمەڵ و حیزبا شوعی و بزاڤا ئیسلامی kirin lê bizava گۆڕان ڕاگەهاندنێک بڵاو kir û ئاماژەvêyekê da ku ڕیفراندۆم پێویستی بە civîna hezbî nîne û dibe bi yasayekê li Parlemanê Kurdistanê biryar lê bêdayîn û bi rêw awayên yasayî da biçe.